نەخۆشی ژمارە 85 بۆ ژووری 8. کاکتۆر گیان ڕاستەکەی من خۆم نەخۆش نیم، من مناڵەکەم تووشی گرفتی دەرونی بووە، یعنی نازانم چی بکەم، حەلێک چارەسەر شتێکتان لێ داواکەم. سلام علیکم مامە دکتۆریان. بۆچی هەر خەم لە نەخۆشەکان نەخۆیت و قسە بۆ گەورەکانەکەی؟ بۆچی خەمێکش لە ئێمە ناخۆی؟ الله أكبر الله أكبر. کاکتۆریان سلام علیکم. یەکێ لەو نعمەتانی کە خوای گەورە داوێتی بە منداڵ شیری دایکێتی. ئێستا دایکی پێی لێ کردوتە کەوشەوانێ و ئەڵێ وەڕاستی من شیر نادەم بە مناڵەکەم، تکایە چارەسەرێ. خوا بۆ بورە کاتی شتەگرم کاکتۆریان. بەس دوای چەند ساڵ چاوەڕوانی خوای گەورە مناڵێکی پێبەخشیوم بەس لە خەمی بەخێوکردنیا بووم کەچی ئێستاستەکەم ئالوودە بووە. ئالوودەی چی؟ ئالوودەی شاشە و یاری ئەلکترۆنیەکان. بە قوربانم چارەسەرێکم بۆوە دۆزە. کاک دکتۆرگیان، من هەموو تەمەنی خۆم بەخشی بۆ مناڵانم بە ئومێدی ئەوەی کە لە قوتابخانەیە ببن بە شتێ، بەڵام بەداخەوە بەڕاستی ئێستا تەواو بێ ئومێد بوو. کاکتۆریان بەخوا ئێمەش هەر لەبەر منداڵەکانمان چوینە ئەوروپا، بەڵام لەبەر ئایندەیان بڕیارماندا بگەڕێنەوە کوردستان. بۆ چارەسەری ئەم گرفت و ئاریشانە و بنیادی پەروەردەیەکی دروستی نەوەکانی داهاتوومان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چاوەڕوان بن.